بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ألا إن في الجسد مضغة إذا صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله ألا وهي القلب. ئەفەرمێ لەناو جاشەی ئینساندا پارچە گۆشتێک هەیە، ئەو پارچە گۆشتە ئەگەر ساڵح بوو، ڕێک و پێک بوو، سەلامەت بوو، تەواوی جەستەی ئەو ئینسانە سەلامەتە. ئەگەر ئەو پارچە گۆشتە نەخۆش بوو، ناتەواو بوو، تەواوی ئەو جەستە فاسد دەبێ و خراپ دەبێ. ئەلا وهی القەلب، ئاگادار بن فەرمووی ئەویش دڵە. واتە ئیسلام کار لەسەر دڵ دەکا پێش ئەوەی لەسەر ڕوخساری دەرەوە کار بکە. واقعانیش وایە تۆ دڵ ئەگەر سەلامەت بوو، پاک و خاوێن بوو، وەڵڵاهی دایمە جەستەیەکی ساختریشت هەیە. هەموو ئەو کەسانی کە لە ناخیاندا دڵیان ناتەواوە، تووشی نەخۆشە دەرونیەکان، دواتر تووشی نەخۆشە جەستەییەکان، ئەنواع بەڵام مصیبەتیان بەسەرا دێ پەناو بەخۆی پەروەردگار. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەئکیدی لەسەر دڵ کردەوە. بۆیە چاکردنی دیوی دەرەوەی مرۆڤ، دیوی دەرەوەی ئینسان بەبێ ئەوەی ناوەوەی کە دڵەکەیە چاکەی، وەکو برینێک وایە قەتماغەیەکی لە دەور بپێچی، لە دەرەوە بە حساب چاکت کردووە، بەڵام لە ژێرەوە پڕە لە چێم و جەراعات، وەختی ئەزانی بۆگەنی کردو و لەنکاوێکە ئەتەقێتەوە. بۆیە هەموو ئەو کەسانی کە ئیسلاحی چاکسازی ئینسان دەکەن، هەر باسی ڕووکاری دەرەوە دەکەن. بەڵام ئێمە لە ئیسلامدا دەبێت لەگەڵ دڵی مرۆڤەکاندا قسە بکەین. ئەگەر ناخ پاک بووەوە، بڕواتە بێ ئەندامەکانی جەستە بۆ خۆیان کاریگەری باشیان لەسەر دەبێ و ڕێک و پێک دەبن. بۆیە زۆر جا دەوترێ فڵان کەس لەگەڵ حورمەتم بۆ جەنابتان و هەموو بیسەران و بینەران، فڵان کەس وەڵی خۆی ئاهلی مزگەوتە، کەچی ڕەفتارەکانی زۆر خراپن. ئەمە تەنها ئیسلام کاریگەری هەبووە لەسەر دیوی دەرەوەی، بەڵام کاریگەری نەبووە لەسەر ناخی. نعی نەچۆتە ناو دڵەکەوە، نوێژ دەکا، دێتە مزگەوت، جومعە دەکا، حەجیش دەکا، بەڵام بۆشە بۆ ڕەفتاری وایە. ئەزیزم ئەوە بەس کاریگەری هەبووە لەسەر ڕوخسارە دەرەوەکانی. ئەو ئیسلامەتیە سوودت پێدەگەێنێ، مەڵام جوانتر لێ حاڵی بین کە یەکەم جار لە ناخەوە دەست پێ بکە. بۆیە قورئانی مەککی پێش باسی نوێژ و ڕۆژوو کەی فەرز کراوە، چی ئەزانەکەی فەرز کراوە؟ ڕۆژوو کەی فەرز کراوە بەڕێزان؟ ئەم ڕۆژی مانگی ڕەمەزانە. چەند ساڵ بۆ 500 ساڵ پێغەمبەر بۆ کە ڕۆژوو فەرز کراوەکو ئێستا؟ بەڵێ 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 ساڵی دوی کۆچی، ڕەحمەتی خواتان لێبێ، ساڵی دوی کۆچی، یعنی سەیریکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەوێ نزیکی 10 ساڵ لە مەککە بووە، 2 ساڵیش لە مەدینە، ئەمجا باسی ڕۆژوو هاتۆتە کارەوە. ئەی ئەم ئیسلامەتیە لە ماوەی ئەم نزیکی 12 ساڵەیە چی بە ئینسان کردووە؟ بەس خەریکی دروستکردنی ناوەی بووە. لە ناوە پاکی کردنەوە ئەمجا سەحابە دەبورایەوە ڕۆژەکەی پێ نەدەشکا، کە دەهاتە مزگەوت لە دەرەوە دەگوت بەردەوام لە بازاڕیشە لە مزگەوتایە. ئەو جیلە سەحابە فەریدە پێگەیشت.